لە ئێستادا جموجۆڵە بازرگانیەکان لە مەرزی نۆدەوڵەتی پەروێزخان بە بەراورد بە ساڵی ڕابردوو بە ڕێژەی 25% کەمی کردووە. لێپرسراوانی مەرزەکەش هۆکارەکەی دەگەڕێنەوە بۆ خراپی دۆخی ئەمنی ڕێگاکانی خوار و ناوەڕاستی عێراق، هەروەها ئەو ڕێگریانەی کە بە شێوەیەکی نایاسایی لە بەرامبەر بارە بازرگانیەکانی مەرزەکە دەکرێت لەو ڕێگایانەدا. ئەم مەرزە لەبەرەوەی لە کۆتا سنوورەکانی هەرێمی کوردستان لەگەڵ ناوەڕاست و باشووری عێراق ئەهمیێتەکەی گەورەتر کردووە، لەبەرەوە بەشێکی زۆری بارەکانی ئەمە بۆ ناوەڕاست و باشووری عێراق چن. بەشێک لەو گرفتانەی کە هەمانە بریتیە لەو تعریفە گومرجەی کە ئەمڕۆ بەداخەوە لە هەندێک سەیتەریەت دروست بووە لە ناوەڕاست و باشووری عێراق بارەکانی مەرزی پەروێزخان دووبارە گومرگەکەنەوە. ئەمە قەیرانێکی ئەوتۆی بۆ دروست کردوین، بەڵام خۆشبەختانە تا ڕادەیەک هەر مەرزەکەمان جموجۆڵی خۆی هەیە. بەڕێوەبەری گومرکی گەرمیان دەڵێت بەهۆی ئەوەی زیاتر لە 80% بارە بازرگانیەکانی مەرزی نۆدەوڵەتی پەروێزخان بۆ ناوچەکانی خوار و ناوەڕاستی عێراق دەڕوات، خراپی ڕەوشی ئەمنی ئەو ناوچانە هۆکاری سەرەکین بۆ کەمبوونەوەی جموجۆڵە بازرگانیەکان لە مەرزی نۆدەوڵەتی پەروێزخاندا. بێگومان بێگیر و گرفت نابێ و بە بەردەوامی تەنگ و چەمەڵە و گیر و گرفت زۆر دروست ئەبێ بۆ ڕەوشی بازرگانی بە شێوەیەکی گشتی لە مەرزی پەروێزخانە. وە لە ئێستادا خۆتان نەزانێت جموجۆڵی بازرگانی لە مەرزی پەروێزخانە وەکو ماوەی ڕابردوو نییە بەهۆی ئەو ڕێگریانەیەکەوە بە شێوەیەکی زۆر بە نایاسایی ئەنجام ئەدرێ لە ڕێگاکانی خەتی سلێمان بەگ و ڕێگای عەزیەم و بازگەی سەفرە و ئەوانە کە زۆر کاریگەری زۆر خراپی لەسەر ڕەوشی بازرگانی کردووە. مەرزی نۆدەوڵەتی پەروێزخان کە بە دووری 30 کیلۆمتر دەکەوێتە خۆڕەڵاتی قەزای کەلار لە ساڵانی ڕابردوودا بە یەکێک لەو مەرزانە هەژمار دەکرا لە نێوان وڵاتی ئێران و هەرێمی کوردستان کە زۆرترین جموجۆڵی بازرگانی تێدا ئەنجام دەدرا. بەڵام لە ئێستادا بەهۆی ئەو ڕێگریانەی کە بەرامبەر بە بارە بازرگانیەکانی ئەم مەرزە دەکرێت، جوڵە بازرگانیەکان بە ڕێژەی 25% کەمی کردووە.